لەگەڵمانەیە هەم زانیاریمانایەتە لەسەر ئەو گرفتانەی کە لە بەردەم هاوڵاتیانە دروست بووە بۆ پڕکردنەوەی ئەم فۆرمە و هەمیش میوانێکی هەیە کە زانیاری تەواومانایەتە لەسەر چۆنیەتی فۆرمەکەەوە هەروەها ئەو کاتەکەمەی کەماوە چۆن هاوڵاتیان بتوانن فۆرمەکە پڕ بکەنەوە. گەیلان سڵاوە لێبێت و یینە لای تۆ میوانیشت هەیە هەموو ئەو زانیاریانەمان پێ بڵێ لەسەر پسوڵەی فۆرمی خۆراک. زۆر باش ئاکەم با کۆسا بورە سانە باینتان باش ینی چەند ڕۆژێکی کەم وەکو خۆشت ئاماژە بەوەدا چەند ڕۆژێکی کەم ما بۆ ئەوادەیە کە حکوومەت دیاری کردووە بۆ پڕکردنەوەی فۆرمی ئەلکترۆنی خۆراک لایەن هاوڵاتیانەوە پڕکردنەوەی ئەو سیستەمە لە هەرێمی کوردستان بە گشتی ڕێژێکی زۆر کەم بەشداریان کردووە. بەڵام لە شاری هەولێر پێچەوانەی شارەکانی دیکەی کوردستان ڕێژەکە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ینی خەڵکێکی ئێجگار زۆر بەتایبەت لە کاتی پشوو ئەو سیستەمان لە ڕێگە ئەلکترۆنیەوە سیستەماکە چوون داخلی سیستەمەکە بوونەوە پرۆسەکەیان زۆر باش بڕێ بردیە پێچەوانەی سەرەتای ڕاگەیاندنی ئەو پرۆسەیە چەند ڕۆژی ڕابردوو خەڵکێکی ئێجگار زۆر فۆرمی خۆراکیان پڕ کردوتۆ لە ڕێگەی ئەو سیستەمە ئەلکترۆنیەوە بووە تاوەکو ئێستا لە شاری هەولێر بەراورد شارەکانی دیکە بابەتەکە پێچوانێ بۆتەوە ئەوانەی کە ماون بەشێکیان لە چەند ڕۆژی داد و چاوەڕێکی پڕکەنەوە کێشە سەرچێکە ئەو کەسان کە کەسانی بەتەمەن کەسانی ئەوەی پێ خوێندەواریان وەک پێویست نییە کێشە بۆ کێشەی ڕۆتینی بۆ پڕکردنەوەی فۆرمەکە دروست دەبێتن بەڵام بەڕێبەتی پسولی خۆراکەم کێشەیەشی دیاری کرد چارەسەر کرد لە ڕێگەی تیمەکان دەستنە ئەو قەزە و ناحی شوێنانەی کە هاوڵاتیان بە تەلەفۆن داوا دەکەن هاوکاریان بکەن. دەمەوێتم بزانم پرۆسە بە ئەلکترۆنیکردنی فۆرم خۆراک لە سنووی شاری هەولێر چەند لەو ماوەی چەند ڕۆژێ ماوە چەند هاوڵاتی ماوە پڕی بکاتەوە ئەو کێشە ئاریشانە چینکە ڕوبەڕویان دەبنەوە چۆن ڕێگە چارەی چارەسەرکردنیش دادنێن لە بەڕێبەتی پسولی خۆراکم بەڕێبەری ئەو بەڕێبەتی سیامان قادر بە ڕێبەری ڕێخستنی پسولی خۆراکی هەولێر لێە زانیاری زیاترمان پێدات. ماسە سیامان سوپاس بۆ دەرفەتە و بەیانتان باش پێمان بڵێ پرۆسە بە ئەلکترۆنیکردنی فۆرمی خۆراک لە شاری هەولێر لە ئێستادا چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ پرۆسەی نوێکردنەوەی پسولی خۆراک بە شێوازی ئەلکترۆنیکە دەتوان برێم لە خەریکە نزیک دەبینەوە لە دوا وادەکەی کە هەر تەنها هەفتەیەک مایە هەرچەندە هاوڵاتیان بە ڕێژەیەکی زۆر باش بەشداریان کردیە بەڵام هەر داوا دەکەم ئەو هەفتەیەش کە ماوە ئەو هاوڵاتیانی کە بەشدار نەبووینە لە نوێکردنەوەی پسولی خۆراکەکانیان دەست و برد بکەن و فریا بکەون بۆ ئەوەی پسولەکانیان نوێ بکەنەوە بۆ ئەوەی هیچ کەسێک بێبەش نەبی لەو بەشە خۆراک و سوودمەند بێ. لە سەرەتا خەڵکێکی ئێزگار کەم ڕویان لە پڕکردنەوەی کرد و چۆن لەو چەند ڕۆژە ئەو خەڵکە پێچوانە بۆتەوە پرۆسەکە؟ بەڵێ لە سەرەتادا هەرچەندەمە فێرکاری پڕکردنەوەی ئەپلیکیشنەکەشمان بڵاو کردەوە بۆ ئەوەی هاوڵاتیان سوودی لێ وەربگرن لە کاتی پڕکردنەوە و نوێکردنەوەی پسولی خۆراکەکانیان بەڵام بە حکمی ئەوەی کە هاوڵاتیان پرۆسەکە نوێ بوو زانیاری ڕاست و دروستیان لا نەبوو یاخود شارەزاییەکی ئەو تۆیان نەبوو تاکو بتوانن پسولەکانیان نوێ بکەنەوە بەڵام لەگەر تێپەڕوونی بوونی کات هێدی هاوڵاتیان زیاتر توانیان شارەزایی پێیا بکەن و سوودیان لە سۆسیال میدیا و لە کەناڵەکانی ڕاگەیاندن بینی بۆ ئەوەی بتوانن بە شێوازێکی ڕاست و دروست و بە ئاسانی پسولی خۆراکەکانیان نوێ بکەنەوە. ئێوە وەکو بەڕێبەتی دابشکردنی پسولی خۆراک چۆن هاوکاری ئەو خەڵکەتان کردووە بەتەبەت کەسانی کە نەخوێندەوارن کەسانی بەتەمەنن کاراسانیتان چۆن بۆ کردوون؟ بەڵێ سەبارەت بەو هاوڵاتیانەی کە ناتوانن پسولی خۆراکەکانیان نوێکەنەوە بە شێوازێکی ئەلکترۆنی جابە هەر هۆکارێک بی داوامان لێکردینە کە سەردانی بەڕێوەبەرایەتیەکەمان بکەن ئێمە هۆبەی داتامان هەیە هۆبەی کۆمپیوتەرمان هەیە کە فەرمانبەرەکان ئاسانکاری تەواو بۆ هاوڵاتیان دەکەن و پسولی خۆراکەکانیان بۆ نوێ دەکەنەوە واگە کێشە و گرفتەیەکیشیان هەبی کاتێک کە سەردانمان دەکەن ڕێنوێنیان دەکەین و کێشەکانیان بۆ چارەسەر دەکەین تا ئێستا دەتوانم بڵێم هیچ هاوڵاتیەک بەبێ چارەسەرکردنی کێشەکەی لە بەڕێوەبەرایەتیەکەی ئێمە نەگەڕاوەتەوە بێ هیوا بووبی. ئەوانەی ڕێگەی دوورە لە ڕێگەی پەیجی تایبەت بە بەڕێوەبەرایەتیەکەمان پەیجی بەڕێوەبەرایەتی ڕێخستنی پسولی خۆراک یاخود بە تەلەفۆن بە نامە و ژمارەی تایبەتمان هەیە کە تایبەت بە بەڕێوەبەرایەتیەکەمان هاوڵاتیان پەیوەندی دەکەن و هەروەها هەموو فەرمانبەرەکان ژمارە مۆبایلەکانی خۆیانیش کە تەلەفۆنیان لۆ دەکرێت وەڵام دەدەنەوە و ئاسانکاریان لۆ دەکەن و ڕێیان پێپشاندەن کە چۆن چارەسەری کێشە و گرفتەکەیان بکەن چۆن پسولی خۆراکەکەیان نوێ بکەنەوە بەبێ ئەوەی هیچ کێشە و گرفتەک بێتە سەر ڕێگایە. لە سنووری بەڕێوەبەرایەتەکەتان یان با بڵێن لە سنووری پارێزگای هەولێر
ڕێژێ چەند هاوڵاتی ئەو فۆرمە پڕکردێتەوە چەندی ژماون تاوگەسا لە ماوەی داهات و پڕ دەکەنەوە. بەڵێ بەخۆی نزیکەی 2 میلیۆن هاوڵاتی سوودمەندە لەو بەشە خۆراکە ئەگەر بە دەقیقی برێن میلیۆنە و 986,000 کەس لە شاری هەولێر بە هەموو قەزا و ناحیەکانەوە ینی برێن سنووری ئیداری پارێزگای هەولێر سوودمەندە لە وەرگرتنی بەشە خۆراک لە ڕێگەی بریکارەکانەوە تا ئێستا نزیکە میلیۆنە و 300,000 کەس بەشدار بووە پسولەکانیان نوێ کردوتەوە و سەرکەوتوو بوونە لە نوێکردنەوەی پشیلەی خۆراکەکانیان. نزیکەی 600,000 کەسێک ماوە تا ئێستاکە بەشدار نەبوونە جا بە هەر هۆکارێک بیتن بۆیە بە پێویستی دەزانم لێرە داوایان لێ بکەم کە دەست و برد بکەن لۆی فریای نوێکردنەوەی پشیلە خۆراکەکان بکەون و کات کەم ماوە هەرچەند بەڵێ بگورە دەویست قسەشمڕی هیچ ئەگەرێک هەیە لەوەی کە ئەو پرۆسی درێژ بکرێتەوە. بەڵێ ئێمە لە کۆتا وادایە کە 5 هەفتە یاخود بڵێن 5 تەمووز کە سەیری داتا و ئامارەکەمان کرد ئەگەر بینیمان ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان ماون و فریای ئەوە نەکەتینە کە پسولە خۆراکەکانیان نوێ بکەنەوە بێگومان بە نووسراوی فەرمی داوا لە وەزارەتی بازرگانی عێراق فەرمانگەی پلان و بەدواداچوون دەکەین کە وادەکەمان بۆ درێژ بکەنەوە بۆی ئەو هاوڵاتیانەی کە بێبەش نەبن بۆ ئەوەی لە بەشە خۆراک و پێڕان نەگەیشتینەوە و نەیانتوانی پسولەکانیان نوێ بکەنەوە بتوانن لەو ماوەیە پسولەکانیان نوێ بکەنەوە و سوودمەند بن لە وەرگرتنی بەشە خۆراکەکانیان. زانەکان سپاسنەکەن سیامە قاتر بەڕێوەبەری ڕێخستنی پسولەی خۆراکی پارێزگای هەولێر کۆسار سانە ینی حکومیوانەکەم ئاماژە بۆدا لە شاری هەولێر نزیکەی 2 میلیۆن هاوڵاتی سوودمەند دەبێت لە پێدانی بەشە خۆراک لە سنووری پارێزگای هەولێر لەو ڕێژەیە زیاتر لە میلیۆنێک و 300 و شتێک هاوڵاتی فۆڕمەکەیان بە ئەلکترۆنی پڕ کردوێتەوە چاوەڕ دەکرێت لە ماوەی داهاتوو کە 6 ڕۆژ بۆ 7 ڕۆژی ماوە ئەو هاوڵاتیانی دیکەش لە پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی فۆرمی خۆراک بەشداری بکەن. بەڵە گەیلان سپاس بۆ تۆ سپاس بۆ کاکسیامەندی میوانیشت کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان نابوون.